پرۆژەی ئاوی خاص تا ئێستا دەتوانین بڵین نەوەستاوە، بەڵام پێشبینی دەکەین کە لە ناوەڕاستی هاوین و لە کۆتایی هاویندا گرفتی گەورەمان بۆ دروست بێ بەهۆی کەم ئاوی لە زەی بچووکدا. پەیوەندیم پێوەکراوە کە ئێران ئاوی زەی بچووکی بەرداوەتەوە. لەگەڵم بن بۆ ئەوەی بزانین کاتی بەردانەوەی ئاوی زەی بچووک لەلایەن ئێرانەوە چ کاریگەریەکی لەسەر پرۆژەکە دەبێت و تیمەکانی پرۆژەی ئاوی خاص چی دەکەن؟ ئێران ئاوی زەی بچووکی بەرداوەتەوە. ئایا ئێوە پێشوەختە تەلەفۆنتان بۆ دەکەن لەوێەوە یاخود لە ڕێگەی کامێرەی چاودێریەوە یاخود لە ڕێگەی ئامێرەکانی خۆتانەوە هەستی پێ دەکەن؟ بڵێ دیارە لە کاتی بەردانەوە یاگرتنەوەی ئاو لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئێمە هیچ ئاگادارکردنەوەیەکمان بۆ نایە لە هیچ لایەنێکەوە نە لە کۆماری ئیسلامی نە شوێنەکایکە زۆر جار لە گوندەکانی نزیک سنوور لە پەیجەکان بڵاو دەکرێتەوە کە ئێران ئاوی بەرداوەتەوە، بەڵام ئێمە وەکو ڕسمی هیچ ئاگادارکردنەوەیەکمان بۆ نایە، بەڵام لەسەر ڕووبار ئێمە کەم کامیڕی چاودێریمانەیە هەم لە ڕێگەی ئەو ئەڵتراسۆنیکانی بۆ پێوانەکردنی ئاستی بەرزی ڕووبارەکە دانراون و چاودێری ئاوی پمپەکان دەکەن ئێمە دەیان بینین و هەستی پێ دەکەین. ئەگەر لێرە تەماشا بکەین ئێمە لە ڕێگەی ئەو ئەڵتراسۆنیکانەوە ئێستا کە دەبینین 2 مەتر و 25 سانتیمە ئەمە ئەو بەرزی ئاوەیە کە پێمان دەڵێ و لە ڕێگەی کامیرە چاودێریەکانەوە کە ئەمە ڕووبارە ئێمە ئێستاکانە دەیبینین کە ئاوەکە زیادی کردەوە بەشێک لە بربەستەکەی بردووە، لەبەرەوە بەردەوام هەم کامیرەکان هەم شاشەی سکادەکە لە بەردەستمانەوە لە پێشچاوی کارمەندەکانە ئێمە بەردەوام چاودێری دەکەین و ئاگادارین کە لەسەر ڕووبار چ ڕوو دەدات. زۆر باشە. ئایا کە ئێران ئاوەکە بەردەداتەوە ئێوە چ ڕێکارێک دەگرنە بەرمامۆستا؟ ئێمە سەرەتا کە ئاوەکە بەردەدرێتەوە ئێمە چاودێری ڕێژەی ئاوەکە دەکەین و چاودێری ڕێژەی لێڵی ئاوەکە دەکەین و لە دوای ئەوە کارمەندا خۆمان لە ئینتێک ئاگادار دەکەینەوە کە ئاو زیادی کردووە، دوای ئەوە مختبەر ئاگادار دەکەینەوە کە ڕێژەی تێستەکانی زیاد بکات لەبەرەوەی ئەگەری وە هەیە لە کاتی بەردانی ئاوەکەدا لێڵیەکی زۆریان پیسیەکی زۆر بێت بۆیە گرنگی زیاتر بە مختبەر دەدەین و بە ماوەی کورت ڕێژەی ئەنتی و ڕێژەی قوراوی ئاوەکە وەردەگرین بۆی کە بزانین لە کاتێکدا پێویستی بە زیادکردنی ئەلومە یا بە زیادکردنی کولۆر و موادەکانیکەیە کارەکان وەک خۆی لە ڕووزانستیەوە جێبەجێ بکەین. ئەو مەترسیانەی قوراوی و لێڵی ئاوەکە چۆن چارەسەر دەکرێت مامۆستا لێرە؟ بەڵێ دیارە هەتاکو قوراوێکە زیاد بکە ئێمە جار تێستمان هەیە لە ڕێگەی جار تێستەوە دەزانین کە بە ڕێژەی ئەنتیوەکە چەند تەرکیزی ئەلومان دەوێت لە حوزی توانەوەی سولفاتی ئەلمنیۆمدا بۆیە بە گوێرەی زیادکردنی ڕێژەی ئەنتیوی ئێمەش سولفاتی ئەلمی بۆ زیاد دەکەین بۆی کە بتوانین دەست بەسەر قوراوەکەیدا بگرین. ئایا کە ئێران ئەو ئاوە بەرنەداتەوە تا چەند گرفت بۆ پرۆژەی خاص دروست دەبێت یاخود گرفت بۆ ئاوی خواردنەوەی شارەکە دروست دەبێت؟ بەڵێ ئێمە هەر لە چەند لە 1-2 ڕۆژی ڕابردوودا کە تەواو گرفتی کەماویمان بۆ دروست بوو و تەنانەت دوای لە هاتبوو کە پمپەکانمان نزیک بن لە کوژانەوە و لە هەواکردن بۆیە گرفتەکە زۆر گەورە بوو. بە خۆشحاڵیەوە کە ئێستا ئاوەکە هاتووە دەتوانین بڵین لە ئێستادا ئەو گرفتە تێپەڕیەوە، بەڵام خۆتان دەزان ئەمە شتێکی کاتیە، یعنی ئەو ئێستا ئەو شوێنەی کە لافاوەکە تەقاندوێتی و بڕیوێتی لە هەر کاتێکیدا کە ئاوەکە کەم بێتەوە بە زووترین کاتی بێ بچین بیگرینەوە لەبەروی کە نیگرین و ئاستی ئاوەکە بە ڕێژەیەکدا دەبەزێ کە پمپەکانمان تووژی هەواکردن و کوژانەوە دەبن، بۆیە گرفتی وشکە ساڵیەکە لە ناوچەکەی ئێمە زۆر کاریگەرە و زۆر دەرکەوتووە، کانیەکان زۆر یان وشک بوون، بیرەکانمان ئاستی ئاویان زۆر دابەزیوە هەر بەگشتی لە ئیدارەی ڕاپەڕیدا و پرۆژەی ئاوی خاص تا ئێستا دەتوانین بڵین نەوەستاوە، بەڵام پێشبینی دەکەین کە لە ناوەڕاستی هاوین و لە کۆتایی هاویندا گرفتی گەورەمان بۆ دروست بێ بەهۆی کەم ئاوی لە زەی بچووکدا.